وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵین لە 12 ڕەمەضانی 1432 کۆچی ڕۆژی هەینی دوای نوێژی عەسر بە خزمەتتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی زنجیرەی مردن و ڕۆژی دوایی لە دیدگای قورئان و فەرموودا لە 3 تەوەردا. تەوەری یەکەم مردن و ژیانی دوای مردن تا زیندی بوونەوە. ئەوەی ئەوڕۆ دامان نایە بۆتان باسکەین ئەو چەند خاڵەیە بە کورتی و پوختی. یەکەم جار ترسناچی و ناخۆشی ئازاری گۆڕ وای کردووە پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام مسلمانان خۆیان بەخوای پەنا بدەن لێی. دووەم، ئایا ئازار و عەزابی قەبر و گۆڕ بۆ لاشە و گیانە یان هەر بۆ یەکێکیانە؟ سێیەم، ئایا مرۆڤی مردوو گوێبیستی زیندوان دەبێ و ئاگای لە ژیانی دنیایە لە دوای مردن؟ و چوارەم، شوێنی ئۆقرەگرتنی گیانی مردووان واتە مستەقەڕ الئەڕواح لە چێن دەرە و چۆنە و باسی لێوە دەکەین بە پشتیوانی خوا. سەرەتا دەینە سەر ئەوەی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەی سەحیحدا جێگیر بووە کە خۆی بەخوای پەنادایە جەلە شەئنه لە عەذاب و ئازاری گۆڕ. ئەوەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دایە عائیشە لۆمان دەجێرتەوە و دەفەرمێ کە لە ئەڵقەکانی ڕابردوو ڕۆژانی ڕابردووش ئاماژەمان پێکرد ئافرەتە و پیرەژنە جوولەکەکە کاتێک کاتە لای دایە عائیشەی ڕەضی الله عنها باسی عەذابی قەبری کرد و لە کۆتاییدا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ڕاست دەڵێتن و عەذابی قەبر هەیە و ئەو جار دەڵێ هەموو جارێک پێغەمبەرم دیت عەلەیهی سەڵات وەسەلام لە پاش هەنگی پێغەمبەر خۆی بەخوای پەنادەدا لە عەذابی قەبر لە پاش هەموو نوێژەکانی و لە پاشانیش فەرمووی عەذاب القەبری حەق، عەذاب و ئازاری گۆڕ و قەبریش ڕاستە و تەواوە. ئەوەشیان لە سەحیح بوخاریاتیە. ئەنەسیش بۆمان دەجێرتەوە ڕەضی الله عنه دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لە دوعا و پاڕانەوەکانی ئەوە بووە دەیفەرموو اللهم إني أعوذ بك من العجز والكسل والجبن والبخل والهرم وأعوذ بك من عذاب القبر وأعوذ بك من فتنة المحيا والممات. أو فرمودشيان كوال صحيح الجامع هاتيو وإمام بخاري ومسلم وإمام أحمد رواياتيان كردية. واتە پێغەمبەر دەیفەرموو عەلەیهی سەڵات وەسەلام ئەی خوای پەروەردیگارم خۆم بە تو پەنا دەدەم لە بێدەسەڵاتی و پەککەوتن، لە تەمبەڵی و سستی، لە جبن و بێجورئەتی، لە ڕوشدی و دەستگرتنەوە و بەخیلی، لە پیری، و خۆم بە تو پەنا دەدەم لە عەذاب و ئازاری نێوگۆڕ و قەبر لەبەروەی ترسناکە ئازار و عەذابی نێوگۆڕ و قەبر. ئەگە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی بەخوای پەنادابی لە عەذابی قەبر دەبی ئەمە زۆر زیاتر وا بکەین و وا بڵێین. دیسان دایە عائیشە بۆمان دەجێرتەوە ڕەضی الله عنها دەفەرمێ پێغەمبەر دەیفەرموو عەلەیهی سەڵات وەسەلام لە یەکێک لە ڕیوایەتەکانی تر کە لە صحیح الجامع هاتیە و ئیمامی بوخاری و مسلم و ئیمامی ترمذی و نەسائی و ئیبن ماجەش ڕیوایەتیان کردیا فەرموودەکە صحیحە. پێغەمبەر دەیفەرموو عەلەیهی سەڵات وەسەلام اللهم إني أعوذ بك من الكسل والهرم والمأثم والمغرم ومن فتنة القبر وعذاب القبر. ئەو جارە خۆی بەخوای پەنادایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە چەند شتێک یەکێک لەو شتانە فەرموویتی لە فتنە و ئاشوب و پرسیاری نێوگۆڕ و لە عەذاب و ئازاری نێوگۆڕ خۆم بە تو پەنا دەدەم ئەی خوایە.
ولا پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگاری سەحابیەکانی خۆی بەوەی دەکرد دەیفەرموو خۆتان پەنا بدەن بەخوای لە عەذابی قەبر برێن خوایە بمان پارێزە لە عەذابی قەبر چونکە عەذابی قەبر ترسناکە ناخۆشە دەفەرمێ تعوذوا بالله من عذاب القبر ولا روايتي دي دفرمي فيقولون نعوذ بالله من عذاب القبر او جار صحابي كان يجلدو پیغمبري ديان قوتوا عليه الصلاة والسلام كاتك پیغمبر دي فرمو خوتان بخواي پنا بدن لعذاب قبر او انش ديان قوت خواي خومان بتو پنا ددين لعذاب قبر او فرمو دشيان للصحي مسلم داهاتوا ولا الروايات يشتر لبيغمبري وعليه الصلاة والسلام دفرمي استجيروا بالله من عذاب القبر أي مسلمانان خوتان پنابدن بپاريزن بخواي لعذاب قبر واتا بپارين ويشك لدعايا كانتان اوبي بلين اي خوايا پنامان بدا بمان پاريزة لعذاب آزار نيو غورو نيو قبر او جار فإن عذاب القبر حق دي فرمو براستي چونكا آزار عذاب قبر شتيشي الرواية ودي بو او كسي مستحق وشايسته به ولا باشان لحديث يشتر اويشان هر صحيحة لصحيح الجامع هاتي ولا سنن الترمذي نسائي دا جردراوية كبيغمبر عليه الصلاة والسلام فرماني بمسلمانان كردي وبصحابيا كان بتايبتي فرمويتي لتوار شتي خوتان بخواي پنا بدن استعيذوا بالله من عذاب القبر يكميان خوتان بخواي پنا بدنو بپاريزن لعذاب قبر وغور استعيذوا بالله من جهنم خوتان بخواي پنا بدنو بپاريزن لآگري دوزخ جهنم استعيذوا بالله من فتنة المسيح الدجال خوتان بخواي پنا بدنو بپاريزن لفتنو آشوب آجاوي مسيح الدجال كواديتن اوي كوا يشك لنشان كان دواروج قيامته يشك لنشان قوركان استعيذوا بالله من فتنة المحيا والممات خوتان بخواي پنا بدن لفتنو آشوب ناخوشيكاني جيانو وإي مردن ودواي مردن بخواي رب العالمين خوتان پنا بدن بلي پیغمبر عليه الصلاة والسلام فرمانو امري داوا لنيو نويجكانش بخوشي جيبجي كرديو واي كرديا ايما لدواي التحيات دا بلين اللهم إني أعوذ بك من عذاب القبر ومن عذاب النار ومن فتنة المحيا والممات ومن فتنة المسيح الدجال كواتا فرماني پیغمبري عليه الصلاة والسلام پێویستە ئێمەی مسلمانان هەردەم لەبەر ناخۆشی و ترسناچی عذاب و ئازاری ناوگۆڕ خۆمان بەخوای پەنا بدەین بەڵکو خوای رب العالمین بمان پارێزی و پەنامان بدا و عذاب و ئازاری نێوگۆڕمان توش نەبێت. خاڵی دووەم ئایا ئازار و عذاب یان ناخۆشی و خۆشی نێوگۆڕ بۆ گیان و ڕوحیە بەتەنها یان لۆلاشە و جەستەشە لەگەڵ ڕوح و گیانی؟ زانایان اختلاف و جیاوازیان لە نێواندا دروست بووە بەڵام ڕەئی ڕاجح و پەسەندی ئەهلی سونە و جەماعە بەڵکو عەذاب و خۆشی و ناخۆشیەکانی نێوگۆڕ لاشەی ئینسانیشە لەگەڵ ڕوح و گیانەکەی بەیەکەوە و نەبی تەنها بۆ یەکیان بی ئەوەتە ئیبن القەیم لە کتابی الروحدا دەفەرمێ فلتعلم أن مذهب السلف الأمة وأئمتها أن الميت إذا مات يكون في نعيم أو عذاب وأن ذلك يحصل لروحه وبدنه. دفرمي بزانن ريروي بيشناني أمتي إسلام وبيشواو زانايكان أويو لسروي رويشتينا كوا مردو لدواي اوي دمري يان دكويت خوشيان يان آزار ددري وعذاب ددري جاء او آزار وعذابا يان خوشيكا بوي پيدا دبي هم بو روح جانتي وهم بو لا شو جستشتي وأن الروح تبقى بعد مفارقة البدن منعمة أو معذبة. روح جانك لپاش اوي دچشري و دردي لا شو جستي يان دكوت بر عذاب خواي يان دكوتنا خوشيكان وأنها تتصل بالبدن أحيانا هندك جار ديتوا بر لا شيء لنيو غوركي هندك جارش لا شيء بجي ديلي دچيتا اسمان كانوا دچيتا بهشت لدوايدا لخالقي تروني دكينوا روحي ايمان داري چيو دچيو وروحي كافرج لچوي دبي ولا باشان دفرمي ويحصل له معها النعيم والعذاب جا خوشي ونا خوشيكان
ئازار و عەذابی نێوگۆڕیش لۆ لاشە و لۆ ڕوحەکەش دەبێ کاتێک دەگەنەوە یەکتر ثم إذا كان يوم القيامة الكبرى أعيدت الأرواح إلى الأجساد بەڵام ڕۆژی قیامەت کە بەرپا بوو تەواو ڕوح و گیانەکان و بەرلاشەکان دەهیندرێنەوە وقاموا من قبورهم لرب العالمين دينەوە ناو گۆڕ و قەبرەکان لەوێوە لەگەر لاشە و جەستەکان خوا ئەمر و فەرمانیان دەدا زندی ببنەوە و هەڵبستنەوە و بچن لۆ مەیدانی حەشر و حیساب ومعاد الأبدان متفق عليه بين المسلمين واليهود والنصارى ابن القيم دەفەرمێ یەکدەنگی مسلمانان و جوولەکە و دیانەکانیشی لەسەرە کەوا مرۆڤ زندی دەبێتەوە و ڕوح و گیانی وەبەردێتەوە لۆ مەیدانی حەشر و حیسابدا. بابزانین هەموو ڕەئی بۆ چوونەکان چۆنن. عەقیدەی ئەهلی سوننە و جەماعە ئەوە خوێندمانەوە و گۆتمان زۆربەی هەرە زۆری ئەهلی سوننە و جەماعە و بەڵکو ئیبن القەیم دەفەرمی یەکدەنگی لەسەرە کە ئەوە ڕەئی ڕاجح و پەسندە لە عەقیدەی ئەهلی سوننە و جەماعە هەم گیانەکە هەم لاشە و جەستەت ئەگەر عەذاب بی عەذاب دەدرێ لە نێو گۆڕ و قەبر و ئەگەر خوای تەعالە بۆی نووسیبی و عەذاب نەدرێ و خۆشیت بدرێتێ خۆشیەکە لۆ ڕوح و گیانتە لۆ لاشە و جەستەشتە. بەڵام هەندێک لە ئەهلی کەلام لە معتەزیلیەکان و جگە لەوانیش هەر ئینکاری و نکوڵی لەوەی دەکەن دەڵێن نە عەذابی قەبری هەیە و نە خۆشی لە قەبری هەیە بە مطلقی و ڕەهایی لە ژیانی بەرزەخی دەڵێن بەڵکو ڕوحەکە جودا دەبێتەوە تەواو لە لاشەی و هەتا قیامەتی لێدادێ نە عەذابە نەخۆشیە نە ناخۆشیە. بەڵام ئەو ڕەئیان ڕەئیەکی یەکجار لاوازە و ئەهلی سوننە و جەماعە ڕەتیان کردیتەوە. ڕاو بۆ چوونی سێیەم ئەهلی فەلسەفە ئەوان ڕەئیان وایە دەڵێن خۆشی و ناخۆشیەکان تەنها لۆ ڕوح و گیانە لە دوای مردنیاندا و نەبێ لە بۆ لاشە و جەستەی بێ. ئیبن حەزمیش لە ئەهلی سوننەی وەگەروان کەتیە و جودا بوویتەوە و ئیبن مەیسەرەش بە هەمان شێوە. بەڵام ڕەئیەکەیان هەڵەیە و کەم و کورتە و ئەهلی سوننە و جەماعە ڕەتیان کردەوە. ڕەئی کۆتایی و چوارەم هەر ئەوەندە ڕەئی و بۆچوونە هەیە لەسەرەوەی ئایا عەذاب و خۆشی لەناو قەبر و گۆڕدا لە دوای مردندا لۆ ڕوح و گیانە لەگەر لاشەی یان بە لێکتر جودا و یان لۆ هەر یەکەچیانە و یان هەر نییە. چوارەم ڕەئی و بۆچوونیش لەسەروەیە ئەوانی شەندێک لە زانایانی ئەهلی کەلام کە قسەیان کردیە دەڵێن تەنها لاشە و جەستە عەذاب دەدرێ یان خۆشی پێدەگا ڕوح و گیان لەگەڕوەی نییە. لە زانایانی فەرموودەناس و ئەهلی حەدیثیش ئیمامی زاعونی ئەو ڕەئی بۆچوونەی هەیە ئەوەشیان یەکجار لاواز و ضعیفە و ئیشی پێناکرێ لەلایەن ئەهلی سوننە و جەماعە. بەڵکو کورتەی قسان ڕەئی ئەهلی سوننە و جەماعە هەم ڕوح و گیانت هەم لاشە و جەستەت لە نێو گۆڕ و قەبردا ئەگەر شایستەبی لۆ عەذاب عەذابی دەبینن و ئەگەر شایستەبی لە بۆ خۆشی و ناز و نیعمەتەکان پێکەوە هەردووکیان دەیبینن. والله ئەعلەم. بابینە سەر ئەو خاڵەی ئایا بزانین مردی لە دوای ئەوەی دەمری حەست بە ژیانی دنیای دەکایانە نا؟ ئایا گوێبیستی دەنگ و ڕۆیشتن و ئەو شتانەی لە دنیای زیندوەکان دەیکەن ئەو هەستی پێدەکا و گوێیان لێی دەبێیان نا؟ بە کورتی و پوختی ئەوە عەقیدەی ئەهلی سوننە و جەماعەیە لەو بوارەیدا. ئەهلی سوننە و جەماعە ڕەئی و بۆچوونیان وایە لەوانە ئیبن تەیمیە و کۆمەڵێکی تر لە زانایان دەڵێن هەموو دەمێ و سەتاسەد بە بەردەوامی مردوو ئاگای لە دنیایە نییە و هەموو دەمێ قسە و شتەکانی دنیای نابیستی بە بەردەوامی جاروبارێکە خوای تەعالە ئەو مۆڵەتەی پێدەدا ڕەنگە دەنگەکانی دنیای ببیستی و شتەکان هەست پێ بکاتن بەڵام زۆربەی هەرە زۆری جارەکان هەستی پێ نەکردیە و هەستی پێ ناکاتن. ئایا ڕوح و گیانەکان یەکتریش دەبینن؟ ئەوانەی ئیماندارانن لەسەر وەش کۆمەڵێک لە زانایانی ئەهلی سوننە و جەماعە دەفەرمێ یەکتر دەبینن و هەندێکیشیان دەفەرمۆن ئەگەر یەکەم جارەکەی ئەگەرنا لە دواییدا هەرکەس مەشغول و سەرقاڵی ئیش و کاری خۆی دەبێ. لە فەرمودەی صحیحی پێغەمبەری هاتووە عەلەیهی الصەلاة وەسەلام کە پێغەمبەر دەفەرمێ إن العبد إذا وضع في قبره وتولى عنه أصحابه إنه ليسمع قرع نعالهم. دەفەرمێ کاتێک مردی شۆڕی ناو قەبری دەکرێتەوە و دادەندرێ لەوێ و دادە پۆشرێ و گڵ و خۆری بەسەردا دەکرێ خەڵکەکە کە دەیانەوێ بگەڕێنەوە مردووەکە گوێبیستی خشپەخشپ و وەخشەخشی نەعلە و پێڵاوەکانیان دەبی کە لەوێوە خەڵکەکە دەڕواتن و
ئەوەی گوێ لێ دەبی و لە فەرمودەیەکی تری شاتیە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام 3 ڕۆژ لە دوای جەنگی بەدر کە کۆتایی پێهات پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام چووە سەر مردووەکانی قوڕەیشیەکان ئەوانەی شەڕیان بە پێغەمبەری دەفرۆشت عەلەیهی السەڵات وەسەلام لە شاری مەککەیدا ئەبوو جەهل و عوتبە و دار و دەستەکانی تری کافرەکان ئەوانەی کەوا پێغەمبەریان ئەزیەت دەدا عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەر ڕۆژێک لە ڕۆژان لە ژێر دیواری کەعبەیەوە ڕووی کردە خوای پەروەردیگار و لەبەری پاڕاوە فەرمی اللهم عليك بفلان وفلان 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 هەتا 7 ژماردن فەرمووی خوایە لەبەرت دەپاڕێمەوە فلانی بگری و لە ناوی بەی ئەبوو جەهل و عوتبە و فلان 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 هەتا 7 ژماردن ئەو سحابی و ڕاویەی ئەو حەدیثەی دەجێرتەوە دەفەرمێ سوێند بەخوا لە جەنگی بەدر لە دوای 3 ڕۆژەکەی کە چوین تەمەشای جەنازەکان بکەین دیتم ئەو 7 کەسەی پێغەمبەر دوعای لێ کردبوون عەلەیهی السەڵات وەسەلام هەموو جەنازە و لاشەیان لەوێ کەت بوو. دژمنانی ئیسلام با هەر دژایەتی ئیسلام و مسلمانان بکەن مسلمانان خوایان هەیە ماوەیەکی سەبر بگرن و تەحەمل بکەن هاواری خوای بکەن و بپارڕێنەوە هانای بەڕاستی وەکو پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام بۆ ببەن ئەو ها جەنگێکی بەدر دادەینی یان هەر بەڵاو موسیبەتێکی تر لاشە گەندەڵە بۆ گەنە کافرەکان هەمویان دەکەون لەسەر ڕووی زەوی و خوا لە ناویان دەبا و لە کۆر مسلمانانیان دەکاتەوە هەر وەکو لە کۆر پێغەمبەری کردەوە عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام چووە سەر ئەو لاشە گەندەڵە بۆ گەنانەی ئەبوو جەهل و عوتبە و فلان و فیسار چیان پێ فەرموو پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام فەنادە ڕیجالا منهم هەندێکی بانگ کردن ناوی هینان فەرموو یا ئەبا جەهل أبو جهل وجنازة وميتي لويكتيا فرمي يا أبا جهل بن هشام يا أمية بن خلف يا عتبة بن ربيعة يا شيبة بن ربيعة أليس قد وجدتم ما وعد ربكم حقا آية أوشتي پروردگار خوايا كانينغو كأوانتان دا پرست حق راست بو استاكواي وپيگيشتن يعني فإني قد وجدت ما وعدني ربي حقا چونکە ئەمن ئەوەی خوا بە منی گۆت بوو سرم دەخا ئەمن ئەوە پێی گەیشتم و وا سەرکەوتوو بووم و ئەنگۆش کوژران و مردن جا لەوێ سحابیەکان یەک لەوان عومەری کوڕی خەتاب فەرمووی یا رسول الله كيف يسمعوا وأنا يجيب وقد جيفوا أي پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەوانە کوو قسەی تو دەبیستن ئایا جێیان لە دەنجی تووە لەگەر ئەوەیدا ئەی پێغەمبەری خوای رب العالمین کوو وڵامی تویان پێدەدرێتەوە ئەوانە وا ڕزینە بەو 3 ڕۆژەی مەیتی کافرەکان ڕزی بوو بۆم بۆ گەنیان لێدەهات پێغەمبەر ئەوهای پێفەرموون کە ئەوەشیان لە صەحیحی هاتیە و لە صەحیحی بوخاریدا و لە صەحیحی مسلیمدا تۆمار بووە پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام والذي نفسي بيده ما أنتم بأسمع لما أقول منهم دەفەرمێ سوێند بەو زاتەی نفسی منی بەدەستە ئەنگۆ هەندیوان چاک جێتان لێ نییە کە ئەمن ئەو قسانەی لەگەروان دەکەم واتە ئەوان لەنگۆ چاکتر وا دەیبیستن و جێیان لە منە چیان پێ دەڵێم ولكنهم لا يقدرون أن يجيبوا بەڵام ناتوانن وڵامم بدەنەوە توانای وڵام دانەوەیان نییە گەر ناجێیان لە قسەکانمە ثم أمر بهم فسحبوا فألقوا في قليب بدر لپاشان فرمانی دا لدو خوان راکشن و هینایان لناو کندێک لەوێن دەرێکە بوو لە کەندەکانی بەدر لەوێیان دانان و دایان پۆشن و خۆریان بەسەرداکردن هەتایی ئەبوو جەهلی خۆ هەر چێشی مەغروری مجرم کە قسەی بە پێغەمبەری خوای دەگۆت عەلەیهی السەڵات وەسەلام دار و دەستەکەشی ڕزین و گەندەڵ بوون و بۆگەم بوون و هەتا لە ڕۆژی دوایی خوای رب العالمین بەڕوڕەشی زندیان دەکاتەوە جا بەڕێزان و خۆشەویستان زانایان دەفەرمۆن ئەدی ئەوە بەڵگە نییە لەسەروەی مردیەکان گوێبیستی زندیەکان دەبن و پێغەمبەر وای نەفەرموو عەلەیهی السەڵات وەسەلام دەڵێن بەڵێ ئەگەر ئەوە بەڵگەش بێ بەڵام ئەهلی سوننە و جەماعە ئەوها وڵام دەدەنەوە
دەڵێن لە هەندێک ڕیوایەتی دیهاتیە پێغەمبەر فەرمووی ئێستاوە ئەوها دەبیستن، یعنی مەرج نییە لە پاشان قسەکانی زندیەکان ببیستن، تەنها ئەوە تایبەت و خاص بووە بۆ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام و بۆ ئەو جارەی بووە کە وعد و بەڵێنە حەقەکانیان پێ بگۆترێ، ئەگەر نا بەردەوام ئاگایان لەسەر ڕووی زەوی نامینێ، بە تایبەت کافر و بێبڕوایەکان دووچاری عەذاب و ناخۆشیەکانی خۆیان دەبن، لە ناخۆشی و ئازارەکانی خۆیان لە نێو گۆڕ و قەبر و دوای مردن ئاگایان لە هیچ شتێکی تر نامینێ و هەر ئاگایان لە ناخۆشیەکانی خۆیانە. لەو ڕیوایەتەی تر کە لە صەحیح بوخاری هاتیە ئەلبانیش گێڕایتەوە لە کتابی الآيات البينات في عدم سماع الأموات عند الحنفية السادات كنعماني كري محمود الآلوسية مفسركي قرآني خاوني روح المعاني كألباني تخريج التحقيق التعليق شيل سرنوسية دفرمي وقف النبي صلى الله عليه وسلم على قليب بدر فقال هل وجدتم ما وعد ربكم حقا ثم قال إنهم الآن يسمعون ما أقول. پیغمبر فرمي عليه الصلاة والسلام اوان آئستا قسەکانی من دەبیستن، یعنی لە پێشتر نەیان دەبیست و لە پاشتریش ڕەنگە نابیستن، بەڵام تەنها ئەو کاتە و ئەو ماوەی بە ئەمر و فەرمانی خوای رب العالمین قسەکانی من دەبیستن. لەبەر هەندێ ئەلبانی ڕەئی وایە و ڕەحمەتی خوای لێبێ و کورتەی ڕەئی و بۆچوونی ئەهلی سونە و جەماعە و پێشەوایان نەعمانی کوڕی مەحموودی ئالوسی و هەر بەخۆشی خاوەنی تەفسیری ڕوح المعانی شێخ مەحموودی ئالوسی ئەوانە هەموو ڕەئیان وایە دەفەرمون و زۆرینەی زانایانی مەذهبی ئیمام ئەبوو حەنیفەش دەفەرمێ أن الأدلة من الكتاب والسنة وأقوال أئمة الحنفية وغيرهم على أن الموتى لا يسمعون وأن هذا هو الأصل. مردیەکان بە بەردەوامی ئەوە قاعیدە و بنچینەیە بە بەڵگەکانی قورئان و سونەی و فرمودەی زانایان و پێشەوایانی مەذهبی ئیمام ئەبوو حەنیفەش ئاگایان لە زیندوەکان نییە و زیندوەکان نابیستن لە دوای مردنیاندا. فإذا ثبت أنهم يسمعون في بعض الأحوال كما في حديث القليب فلا ينبغي أن يجعل ذلك أصلا فيقال إن الموتى يسمعون كما فعل بعضهم. كلا فإنها قضايا جزئية لا تشكل قاعدة كلية يعارض بها الأصل المذكور. دفرمي أجر بيو أو حديثي رابردو خويندمانوا وكو پیغمبر عليه الصلاة والسلام قسەی لەگەر مردووەکانی سەرکردە قوڕەیشیەکان کرد کە لە بەدر کوژرابوون، ئەوە هەموو جارێک نییە، جار و بارێکە ئەو قاعیدە و بنچینە و بنەمایەتەوە و جێگیرەی هەڵناوەشێنێتەوە کە بڵێن بە بەردەوامی مردی ناتوانی ژیانی دنیای ئاگا لێبی و لە زیندوەکان قسەی ببیستی. جار و بارێک ئەگەر خوا مۆڵەتی لەسەربی ئەگەر بێ و هەندێک لە زانایان ئەوەیان کردتە ئەسڵ و ئاهلی سونە و جەماعەشن و پشتیشیان پێبەستاوە و دەڵێن کەواتە دەشێ و دەگونجێ بڵێن مردی بە بەردەوام لە ژیانی نێوگۆڕیدا ئاگای لە دنیاە و لە پاشانەکە گوێبیستی زیندوەکان دەبێ. لەبەر هەندێشە زۆرێک لە متەسەویفە و خەڵکانی تر تووشی ئەوەی بووینە هاواری مردیەکان دەکەن و دەڵێن جێیان لە ئێمەیە، ئەوەیان بەڕاستی شتێکی بێشەرعیە و تەواو نییە، بەڵگەکان ئەوەی دەسەلمێنی. وابن تيمية دفرمي رحمة خوای لێبی فهذه النصوص وأمثالها تبين أن الميت يسمع في الجملة كلام الحي. دلي أو بلغاني حديث كيما بستوتسن حديث اشتري هنايتوا دفرمي هميان بلغان لسروي مردو بقشتي جارو بارك دنجي زندوكان دبستي ولا يجب أن يكون السمع له دائما. بەڵام ئەوەی واجب و پێویست ناکا بڵێ بە بەردەوام مردی ئاگای لە ژیانی دنیایە و لە پاشان قسەکانی زیندیان دەبیستی. بەڵ قەد يسمع في حال دون حال، بەڵکو هەندێک جار دەبیستی و هەندێک جار نابیستی، ئەوە بە فەرمان و ئەمری خوایە. كما قد يعرض للحي فإنه يسمع أحيانا خطاب من يخاطبه وقد لا يسمع لعارض يعرض له. دەڵێ زندی شەروایە، جاروەیە زندیش مەشغولە و سەرقاڵە بە ئیشەکی خۆی، ئاگای لە تونیە هاواریشی لێ دەکەی، بانگیشی دەکەی، لێشی نزیک بووی. جاروەیە دەڵێ وڵا ئاگام لێ نەبوو، گازی منت کرد، دەڵێ ئاکورە مردم، ئەوە 2 جار 3 جار 10 جار بانگت کەم، لۆ جوابم نادەیەوە.
دەڕێ ئاگام لێت نەبووە مەشغول بوومە لەگەر کۆمپیوتەرەکەم لەگەر فلانەکەم لێرە نەبووم کەواتە هۆشم لە لای تو نەبوو. ئیبن تەیمیە دەفەرمێ مادام زندی ئەو هابی جاروەیە لە کنتەوە هاواری لێ دەکەی و ئاگای لە قسەکەی تو نییە و گوێبیستت نابی هۆشی لە لای تو نییە مردیش حەوت جار دەبی ئەوەی بۆ بڵێن کەوا زۆر جاران ئاگای لە ژیانی دنیا و لە قسەی زندیەکان نییە و نایان بیستێ ئەگەر جار و بارێکیش بە بەڵگە زێگیرە دەیان بیستێ. خوای تعالەش لە قورئانی پیرۆز فەرموویتی ئینەکە لا تسمع المەوتە کەواتە باشە چۆن دەکرێ بڵێن جار و بارێک مردیەکان دەنجی زندیەکان دەبیستن ئەدی خوا نافەرمی تۆ ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام تۆ ناتوانی وا بکەی مردیەکان ببیستن و مردی نابیستن ئایا وڵامی ئەوەی چۆن دەبی؟ ئیبن تەیمیە وڵام دەداتەوە و دەفەرمێ وهذا السمع سمع إدراك ليس يترتب عليه جزاء ولا هو السمع المنفي بقوله إنك لا تسمع الموتى فإن المراد بذلك سمع القبول والامتثال فإن الله جعل الكافر كالميت الذي لا يستجيب لمن دعاه دل إخواء والنموني كافر كان هنايتيوا يعني كأنه چون مردينا بستي همو جارك ايوي كافر كانش چندي پیغمبر قصتان لودك عليه الصلاة والسلام وكو مردوان وانا جويل ناقرنو وناي بستنو هستي ڕاناگرن بە معنای ئەوەیە کەوا نایەنەوە سەر ڕێگا و گوێ لە نەسیحەت و ئامۆژگاریەکان ناگرن بە معنای ئەوەی نییە مردی جار و بارێک دەنجی زندیەکان نابیستی بەڵکو بەڵگە لەسەر وەیە جار و بارێک دەنجیان دەبیستی. کەواتە کورتەی قسان بەڵگەکان لەسەر وەی نەخۆشەویستان کەوا مردووەکان هەندێک جار دەنجی زندوان دەبیستن و هەموو جارێک بە بەردەوامی نابیستن ئەو جارانەی دەشبیستن ئەوە غەیبە و پەنهانە خوا دەزانی جەل شەئن و چ کاتێکیە وەلەو کاتانەشە کە ڕوح و گیانەکە دێتەوە بەر لاشەی و دوایە کە دەڕوا و بەجێی دێلی بە دڵنیاییەوە سەروی زەوی ئاگا لێ نابی و گوێبیستی قسەی زندوەکان نابی. بابینە سەر خاڵی کۆتایی ئایا ڕوح و گیانی لە دوای مردنی مردووەکان بەرەو کوێ دەچی؟ هەر لە ناو لاشە و گۆڕ و قەبر دەمینێتەوە دەچێتە بەهەشت و جەهەنەم یان لە کوێن دەرئۆقرەی دەگرێت؟ زانایانی ئەهلی سونە و جەماعە ڕای جودا جودایان هەیە. ئیبن القەییمی جۆزیە لە کتابی ئەڕۆح زیاتر لە چەندەها قەول و بۆچوونی ئینایە زۆر دوور و درێژی کردیتەوە بەڵام پوختە و کورتەی قسەکان لەبەرەوەی کاتشمان بەدەستەوە نمایە بە کورتی ڕەئی ڕاجحی ئەهلی سونە و جەماعە ئۆقرەگرتنی ڕوح و گیانەکان لە دوای مردنی مردووەکان بەو شێوازەی خوارەوەیە و ئێستا کە بۆتان دەڵێم. یەکەم گیان و ڕوحی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەدا جێگیرە بە بەڵگەکان گیانی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام جودا لە گیانی هەموو مرۆڤەکانی دی ئەوە لە پلەهەلە بەرزەکانی ئاسمانە دەچنە ئاسمانەکان و لەوێن دەرێکە لە پلە بەرزەکان فی الرەفیق الأعلا ئۆقرەی دەگرن و لەوێوە خوای رب العالمین شوێنی پێداینە هەروەکو دای عایشە دەجێرتەوە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لەسەرە مەرجەیدا بوو لە سەحیح بوخاریدا جێگیر بووە دەیفەرموو اللهم الرەفیق الأعلا واتە خوای پەروەردیگارە کە گیانمت کێشا بمگەینە بە ڕەفیق الأعلا پلە بەرزیەکانی ئاسمان و ئەو شوێنەی بۆت دیاری کردیمە. کۆمەڵی دووەم شەهیدەکانن ئەوانەی لە مەیدانی جەنگ و جیهاددا دنیانەویستن خواویستن ئەو ڕوح و گیانەی خۆیان کە چەند شیرنە دەکەنە بە قوربانی دینی خوای رب العالمین ئامادەن لە پێناو خوای رب العالمین بکوژرێن و ژیان و گیانی دنیایان لەدەست بچیتن و گیانیان بکێشرێ هیچ شتێکیش لە ڕوح و لە گیان خۆشەویستتر و شیرنتر نییە بۆ خوای تۆماری دەکەن و دەیبەخشن و دەیدەن. ئەوەتە ئەوانیش ڕوح و گیانیان لە چێیە؟ بە بەڵگەی ئاەتی قورئانی و بە حەدیثی صەحیح پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام ئەوانیش جۆرێک لە زندیبوون و
و لە گیان بە بەرداهاتن و ژیانێکی تایبەتیان هەیە شەهیدەکان لە دوای مردنیان ئەوجا ڕوح و گیانیان دەچێتە قەپێلکی باڵندەیەکی سەوز ئەویش هەر دەفرێ دەچێتە جەنەت الفیردەوس لەوێوە هەر دەسوڕێ و دەسوڕێتەوە جاروبارێک خۆی بەژێر عەرشی خوای وەدەکا و هەندێک جاریش دەچی لەولا و لەولا دەگەڕێ و دەسوڕێ بەنێو جەنەت الفیردەوسدا خوای رب العالمین پلەی شەهیدیمان پێ ببەخشە ئەوها ڕوح و گیانمان بێتە جەنەت الفیردەوسی ئای لەو خۆشیەی کە پێی دەگا شەهید کە خوای رب العالمین دەفەرمێ ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون ئێوە وا تێمەگەن ئەوانەی لە پێناو خوای گیان لەدەست دەدەن و دەکوژرێن کە بە پلەی شەهید خوا قبوڵیان دەکا لە پێناو خوای رب العالمین ئەوانە مردوونە بەڵکو ئەوان زندوونە لە لای خوای پەروەردیگاریان ڕزق و ڕۆزی تایبەتیشیان هەیە و پێیان دەدرێ و دەبەخشرێ و دەخۆن و دەیخۆنەوە پیرۆزیان بێ کە گیانیان بەخشی لە پێناو خوای و مەسروقی کوڕی عەبدوڵڵای لە كري مسعود درباري أو آياتي دفرمي إنا قد سألنا عن ذلك فقال أرواحهم في أجواف طير خضر دلي إما وقد سأل مسروق عبد الله بن مسعود عن هذه الآية بسياري كرد دلي لولام داولام من ورقرد قوتي أرواحهم في أجواف طير خضر پیغمبر فرمي عليه الصلاة والسلام روحي شهيد كان لقبيلكو بوشايي ناو بالنديكي سوزدايا او جار لها قناديل معلقة بالعرش اوانا دتشن هنديك جار خوان ببن عرشي خواي رب العالمين لو بريسكان وهي وخوان بوي وهر دواسن تسرح من الجنة حيث شاءت مۆڵەتیان هەیە و ئیجازەی عمومی و گشتیان پێدەدرێ لەناو بەهەشتێ چێن دەریان حەز لێبێ هەڵدەفرن بەرەو وێندە ڕوح و گیانی شەهیدەکان ثم تأوي إلى تلك القناديل لەپاشان دێنەوە ئەو شوێنە قەندیلانە و کە بۆیان هەڵکرایە لۆ هەر یەک لە ڕوحەکان لە بن عەرشی خوای خۆیان بەوێوە هەردەواسنەوە پیرۆزیان بیاوانەی گیان دەبەخشن لە پێناو خوای ئەوەش لە صەحیح موسڵیمدا هاتووە كواتا روحي إلا أو شهيدان نبي كقرزارن وقردنيان آزاد نكرايا إلا أوان ناقنا بن عرشي خواي رب العالمين وجنة الفردوسي بلام خوش يكاني تردبينا هتا قرزكان لين دريتوا پیغمبر فرمي عليه الصلاة والسلام پیاوێک هاتە لایو فەرمووی ئەی پێغەمبەری خوای مالی ئین قوتیلت في سبيل الله ئەمن چیم بۆ هەیە ئەگەر لە پێناو خوای کوژرام قال الجنة پیغمبر فرموی بهشت علیه الصلاة والسلام فلما ولا لدواي اوي كابرا ويستي بروا ورويشت بشتي كردوا قال إلا الدين سأريني به جبريل آنفا فرموي سأراني به جبريل آنفا فرموي ورا بقريوا جوابيستم با إلا اگر قرزار بي وقرزكد لو ندرابي تو قردن دا آزاد نكرابي او دكوية خوش يكان بزناتاني بچي جنة الفردوسي لبر قرزار يكتو ماويك بيش استا جبرائيل وهوالو خبري بو هنام اوشيان صحيحة محمد ناصر الدين الباني لتحقيق تخريج شرح عقيدة طحاوي دري هنا ودفرمي معنا كي درستا بوليسيام لروح جانا كان روح جاني إيمان دار صالح تاكا كانن اوانا چه ودتنو لچه اقرأي دقرن رأي راجح اهل السنة وجماعي اواناش دتنا ناو قبيلشي طيرش وكو طيرو بالنديش كان ليده بلان فرق زياوازيان لقر روح الشهيدة كان ويا اوانا ناتانن لنه وبهجدا اجازه خصوصيان هي عموميان نيه ناتوانن بكيفي خويان بينو بتن ليك شواني ديان بنا بهشته او زار لوي لبروبوم ودارو باركاني بهشته دخون هر اون ديان لو هيو ناتانن بچنا بن عرشي خوي رب العالمين بناو بهشته همو داب سورينوا بلام اوشيان هر زور خوشيا ومجدب وكساني ايمان داري صالح وشاكن كبيغمبر فرمي عليه الصلاه والسلام إمام أحمد رواية كرديا ومحمد ناصر الدين البانيش دفرمي صحيحة دفرمي إنما نسمة المسلم طير يعلق في شجر الجنة حتى يرجعها الله إلى جسده إلى يوم القيامة فرمي روحو جياني كسم إيمان دار صالحو شاك كان
ئەویش وەکو تەیر و باڕندەیەکی لێدێ دەچیتن لە ناو بەهەشتێ لە دار و درەخت و بەرووبوومەکانی بەهەشتێ دەخوا هەتا ڕۆژی قیامەت بەرپا دەبێ خوا دەیگەڕێنتەوە ناو لاشە و جەستەکەیە تا زندی بکاتەوە لۆ مەیدانی حەشر و حیساب ئەوە جێگا و شوێنی ڕوحی بڕوادارە ساڵح و چاکەکان دەبێ خوا لەوانمان بکایە ڕەبی. لە پاشان ڕوح و گیانی گوناهکارەکان ئەگەر ئومەتی پێغەمبەریشن عەلەیهی السەڵات وەسەلام لە ئەڵقەی ڕابردوودا ئاماژەمان پێکرد هەندێک لەو سەبەبانەی دەبنە مایەی ئەزیەتدان و ئازار و عەذاب لە دوای مردنیاندا هەیانە ڕیباخۆرەکان لە ناو ڕووباری خوێناویدا دەبن، زیناکەرەکان لە ژن و لە پیاوان بۆ مانگۆتن لە تەندورە ئاگرینیەکەیدا دەبن، ئەوە ڕوحیان و وەلاشە و جەستەشیان ئەوە عەذابی دەبێ هەتا قیامەتیان لێدادێ. و لە پاشان کەسەکانی نوێژی دەسوێن و یان قورئانی بە شەو ناخین و یان بە ڕۆژیش قورئانی ئیش پێ ناکەن سەریان ورد و خاش دەکرێ و کەسێک ئەوها عەذابیان دەدا بەردی گەورەیان بەسەریدا دەدا هەتا مێشک و خین و خیزا و دەمار و هەموو شتەکانی ناو سەریان دەپڕژێ و هەپڕوم بە هەپڕوم دەبیتن و ئەو جار بەردەکەی دەنگتەوە دیسان وای لێ دەکا. کەسە درۆزنەکانی دیعایەتچیەکان واتە ئەوانەی لە ئیعلام ئیش دەکەن با لە خوای بترسێن لۆ خاتری ئیعلامێک و بڕەپارەیەک و ڕاگەیاندنێک و یان حیزبێک و یان ڕەواجدان بە کەلوپەلی کەسانێکی کە زۆربەی ئێستا کە ڕاگەیاندنەکان کەوا دەکرێ یان لە ئیعلامەکان پێدا هەڵگۆتنی شتومەکەکان دەکرێ و دیعایەکان دەکرێ زۆربەی هەرە زۆریان حرامن تاوانن گوناهن لەبەروەی مەرزە شەرعیەکانیان لێنایەتە جێ بەو پێدا هەڵگۆتن و مەدحی کەلوپەلەکەی دەکا درۆیە و وانییە کەلوپەلەکە وهانیە و خەڵک پێ هەر دەخەڵەتێ و ڕەواجی پێدەدرێ و دەچێ دەکرێ لەم لیتوایی کەسی ئیعلامی ئەو حەدیثە دەتگرێتەوە. پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام یان ئەو ئیعلامیانەی کادیری حیزبینە لۆ خاتری حیزبەکەیان سەتا هەزار دەزانن تەوجیهیان لەسەرەوەی خۆیان و قیادەی لۆدێ بڕۆ ئەو ئیعلامەی بڵاوکەوە لە دژی فلان مزگەفتی لە دژی فلان مسلمانان لە دژی فلان تاقم و کۆمەڵی یان لە دژی فلان حیزبی شەڕی لەگەرمە و با خەڵک بێزی لێ بکاتەوە ئەتوو دەچی ئەی کادیر دەزانی 100% درۆیە ڕێگەی خسترایە لەوێ دەیخوێنیەوە و دەیڕێ و دنیای دادەگری ئەو قسانە دەبزانە. پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ڕوحی ئەو کەسانە وەکو دوێنێش باسمان کرد کە دیعایەی بێبناغە دەکەن درۆی هەردەبەستن درۆیەکە بڵاو دەبێتەوە کەسێک لە پشت سەرت ڕادەوەستێ هەتا قیامەتت لێدادێ قولابەیەکی ئاسنینی تیژی پێیە لە لاڵغاوەی ڕاستت دەکاتە تۆقی سەرت هەردەزڕێنی و ئەو جار لە ئیلای چەپت دەکا ئەو جار چاپ دەکاتەوە خوای تەعالە دیسان ئەوها عەذابت دەداتەوە هەتا قیامەتت لێدادێ پەنا بە خوای ڕەب العالەمین. لە پاشان کۆتایی دەینین بەوەی کە ڕوحی کافر و بێبڕوایەکان ئێوانە دەچێتە چێندەر ڕوحی کافر و بێبڕوایەکانیش بەڕێزان و خۆشەویستان پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام کە حەدیثەکە ئەبوو هورەیرە گێڕایتەوە و ڕیوایەتی کردیە لە سونەنی نەسائی هاتیە لە دوای ئەوەی باس و خواسی کەسی مسلمان و ئیماندار دەکا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕوح و گیانیان دەچێتە بەهەشت لە پاشان دەفەرمێتن کافرەکانیش تەخرج منه كأنتن ريح بۆن بۆگەنی لە ڕوحەکانیان دێ حتى يأتون به باب الأرض هەتا دەینن لە دەرگای زەوی فيقولون ما أنتنا هذه الريح دەڵێن ئەو بۆنە بۆگەنیە چیە فریشتەکان حتى يأتون به أرواح الكفار دەیان بەن لەوێ لە زەویدا لە شوێنێکیدا کە هەندێک زانایان دەفەرمون ڕەنگە دۆزەخ و جەهەنەمە لەوێن دەردا ئۆقرەی دەگرن شوێنی عەذابدانە و سجن دەکرێن و عەذاب دەدرێن و ناخۆشی و ئازارەکانی دوای مردن لەوێوە تام دەکەن و دەبینن. کەواتە کورتە و پوختەی قسان بەڕێزان و خۆشەویستان ئەوەی مابی بۆتان بڵێن ڕوحی بڕواداران ئیمانداری ساڵح لەگەر شەهیدەکان ئەو دوانە ئینشاءالله خوای تەعالە وە دەکا ئێمە بگرێتەوە ئەوانە دەچنە بەهەشت و بەهەشتیان لۆ هەیە هەر یەک بەو شێوازەی باسمان کرد ئی پێغەمبەرانیش پلەیان لە هەموو کەس بەرزترە و شەهیدەکانیش لە پێغەمبەران نزمترن بەڵام لە هەموو ئیماندارەکانی تر بەرزترن ئەو جار
گوناهکارەکانیش هەر یەک بەو دیمەنانەی باسمان کرد و کافرەکانیش لە نێو زەویدا و لە تەبەقەی هەرە بنەوە و کە دۆزەخ و جەهەنەمە یان قۆرتێکی تری ئاگرینە لەوێن دەرێکە ڕوحەکەیان ئۆخرەی دەگرێ و عەذاب دەدرێن. والله أعلم بالصواب، وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.